کە لەبارەی یەکێک لە کتێبە نوێیەکانەوەیە لەبارەی کتێبی گۆران بڵاو دەکرێتەوە. کتێبەکە بەرهەمی هاوبەشی ڕێکخراوی کوردستان دیالۆگ و ڕێکخراوی زەریابە لەبارەی شاعیری گەورەی کورد گۆرانەوەیە کە بێگومان ناوی تەواوەتی عەبدوڵڵا سلێمان عەبدوڵڵایە. بێگومان تەواوی وردەکاریەکان لەبارەی ئەم شاعیرە لەم کتێبەیە خراوەتە ڕوو کە خۆی شاعیرێکی هەڵەبجەیە و لە بەشێکی زۆر لە شارەکانی کوردستان کەسایەتێکی دیار بۆ لە سەردەمی خۆیدا. بەڵێ گۆرانی شاعیر ئەو ناوە دیار و درەوشاوێ لە نێو ئەدەبیاتی کوردیە لە تۆپ تەماشاکرێت لە بواری شعر و داهێنانی شعری لەو کات و سەردەمی خۆیان لە ساڵانی 1940 لەدایک بوو. لە دوای ساڵانی 1930ەکان و دەستی کردو بە کاری شعر نووسین و لەو کاتە لەلایەن تۆفیق وەهبی بەگو و هەروەها لەگەڵ مامۆستا علادین سوجادیەوە هاوکاریەکرێ بۆ ئەوەی کارەکانی بەرەو پێش بەرێت و زۆر ڕێچکەی کاری نووسینی پیشانێن نەک تەنها وەکو شاعریش بەڵکو وەکو سیاست مەدار و هەروەها وەکو ڕۆژنامە نووسێکیش ناوێکی دیار بۆ گۆرانی شاعیر. لە ئێستا لەلایەن ڕێوارسیەوەی لیوە کە یەکێکە لە نووسەرە دیارەکانی نێو ئەدەبیاتی کوردی کاری کردو لەسەرەوەی کە لەم کتێبەیە ئامادەکردنێکی بۆ بکاوە ئەگەر هەڵەشتم پێم وایە چەند خوێندنەوەیکی شەیە بۆ هەندێک لە شیعرەکانی لە نێو کتێبەکە و ئەم کتێبە وا بڕیارە بڵاو بکرێتەوە. کتێبەکە بەرەمی هاوبەشی ڕێکخراوی کوردستان دیالۆگ و ڕێکخراوی زەریابە لە چاپخانەی کارۆ چاپکراوە وا بڕیارە بەم نزیکانە بڵاو بکرێتەوە. سەبارەت بەم بەرهەمە ڕێکخراوی کوردستان دیالۆگ نووسیوێتی نۆبەرەی بەرهەمی کتێب چاپکردن بە خۆشحاڵی بکەمین ئەزمموی کتێب چاپکردن پێشکەشی خوێنەرانی کورد زمانەکەین. ئەم کتێبە لە ئامادەکردنی ڕێوارسیوەیلیە.